پارێک گەنمی جوتیاران خۆتان دەزانن ئەم ساڵێ مە 125 تن گەنممان تەسلیم بە وەزارەتی بازرگانی عێراق کرد بەرامبەر بە 65 میلیارد دینار زیاتر تۆزێک لەم 65 میلیارە تا ئێستا 43 میلیاردی هێشتا ماوە لای وەزارەتی بازرگانی عێراق نهاتووە حەو بەش هاتووە هەفتەی پێشوو زیاتر لە 2 میلیارد دینار هات لە ڕێ هەرسێ سایلۆکەوە ئەمڕۆ سایلۆی هەولێر دەستی کرۆ بە دابەشکردن هەولێر و دوهۆ سلێمانیش بە هەمان شێوە دەست دەکەن بە دابەشکردن بەردەوام ئەو پرۆسەیە بەردەوامە و تا ئەو 43 میلیارش کە دێت لەسەر ئاستی عێراق بە نیسبە دێت چەند نسبەی بەشداریکردن هەمووی دێت ئینشاءڵڵا لە چەند مانگی ئایندا چونکو پارەیان بۆ تەرخان کردو بە حساب وەزارەتی بازرگانی عێراق دەبێ ئەو پارەیە پێش موسمی دروێنەی گەنم دەبێ و پارەی هەمووی درای بە جوتیاران هەرچەندە ئێمە داخۆشی دەکەن کە بە زووتر ئەو پارەیە با چونکە جوتیارەکانمان پێویستیان بە پارەکەی بۆی بنەتەوە کڕن بۆی زەویەکان بکێڵنەوە خزمەتی ئەو بەروبوومەکەن کە بەرهەم دێت پێویستیان بە پارەیە بەڵام تر وەزارەتی بازرگانی عێراق دیارە ئەو پارەی کە دێنێرێ بۆ شەوەی دێنێرە ئێمەش بە هیچ شێوەی تاخیری ناکەن ڕاستە خۆ کە دێت لە دوای هەفتەیەک چونکە پێویستیان دەرەکاری ئیداری هەیە لە بانکەکان دەبێت پارەکە تەحویل کرێتە سەر بانکان ئێمە دوای ئەو هەفتەیە ڕاستە خۆ دەست بە دابەشکردنی دەکەین و ئێستا ئەمڕۆ هەولێر دەستی بە دابەشکردنی و پارەیە کرد کە بەشی حوتەمیەکە تقریبا 930 میلیۆنی بۆ هاتبوو دەستی کرۆ بە دابەشکردن